کەوا ئاستەنجی هاتوچۆ لە چەند ناوچەیەک لە ڕێگاوبانەکانی دەبەرەکە دروست ببێتن. لە سنتەری ئیدارەی سۆران 7 سانتیم بەفر باریوە، هەروەها لە قەزای سیدەکان 14 سانتیم بەفر باریوە. زۆرترین ئەو ڕێژەی لە قەزاکان باریوە لە قەزای مێرگەسۆر بووە کەوە 23 سانتیم بەفر باریوە. دیارە ئەمە یەکەمین بەفرە لە ئیدارەی سۆران ئەبارێتن. ئەمساڵ بەفربارین بەراورد بە ساڵانی ڕابردوو درەنگ کەوتووە، بەڵام بارانبارین ڕێژەیەکی زۆر باریوە بەراورد بە ساڵانی ڕابردوو. تاوەکو ئەمڕۆ 581 ملیم باران لە سەتەری ئیدارەی سۆران باریوە بەراورد بە ساڵی ڕابردوو کە تاوەکو ئێستا 270 ملیم بارانباری بوو لە ساڵی ڕابردوو. ڕێژەی بارانبارین خۆشبەختانە بەراورد بە ساڵانی ڕابردوو لە سنووری ئیدارەی سۆران زۆر زیاترە. بەفربارینیش وەک ئاماژەم پێدا لە دوێنێەوە تاوەکو کاتژمێر 12:30 شەو بەردەوام بوو 7 سانتیم بەفرباری و بوو. بە پێی پێشبینیەکانی کەشوهەوا ئەمڕۆ کاتژمێر 12 بەفربارین لە سەنتەری ئیدارەی سۆران دەست پێ ئەکاتەوە و تاوەکو کاتژمێر 12 شەو بەردەوام ئەبێتن. دیارە بەفربارینی 24 کاتژمێری ڕابردوو لە سنووری ئیدارەی سۆران بۆ چەندین ئاستەنجی بۆ گەشتیاران دروست کرد و بە تایبەتی دوێنێ کە 30 پاسی گەشتیاری ڕوویان لە چیای حەسەنبەک کرد بوو، بە تایبەتی لە لۆفەکانی سەریبەر کاتێکە بەفرباری بوو. هەر 30 پاسی گەشتیاری کە هەر پاسێک نزیک 20 گەشتیاری تێدا بووە خۆی لە 700 گەشتیار ئەدایەوە سەردانی ئەو ناوچەیان کردبوو بۆ خۆی ئەوەی کەوا ئاستەنجێکی زۆریان بۆ دروست ببێتن. تاوەکو کاتژمێر 9:30 شەو لە ناوچەکەمانەوە، بەڵام دواتر لەلایەن تیمەکانی ڕێگاوبانەوە ڕێگاکان پاکراوە توانرا ئەو گەشتیارانە ڕزگار بکرێن. هەروەها لە بێخاڵیش نزیک بە 50 گەشتیار شەوی ڕابردوو بەهۆی زۆری بەفربارینەوە ئاستەنجیان بۆ دروست بووبووە گیریان خوارد بوو. دیارە لە ماوەی 24 کاتژمێر ڕابردوو بەهۆی ئەو شەپۆلە باران و بەفرێکەوە ڕووی لە ناوچەکە کردووە. 4 ڕووداوی هاتوچۆ لە سنووری ئیدارەی سۆران ڕوویاندا بوو، بەڵام خۆشبەختانە هیچ زەرەرێکی گیانی لێ نەکەوتە بۆ جگەلەوەی کەوا زەرەری مادی هەبووە. هەروەها ئەم بەفربارینە تاوەکو ئێستا ئاستەنجی هاتوچۆ لە ڕێگاکانی چۆمان حاجی ئۆمەران بەردەوامی هەیە، هەروەها لە زینی وەرتێ ڕێگای نێوانڕانیە بۆ چۆمان تاوەکو ئێستاش ئاستەنجی هاتوچۆ هەیە و لە تەواوی ڕێگاکان ئەوانی کە پاچیش کراونەتەوە مەترسی بۆ سەر گیانی شۆفێران هەر هەیە. پێویستە شۆفێران وەکو هاتوچۆش ڕێنمایی بڵاو کردوتەوە بۆ ئەو ناوچانە گەشت نەکەن، چکە ناوچە هەیە ئەگەر ئۆتۆمبیلی دەبلەکسل نەبێ ناتوانێتن گەشت بکاتن و پێویستە شۆفێران زنجیریشیان پێبێ بۆ ئەوەی بتوانن لە ڕێگاکان هاتوچۆ بکەن و گیانیان سەلامەت بێتن. ئازاد، لانی پەیوەندیدار هیچ ئامادەکاری کردووە بۆ ئەگەری بارینی بەفرێکی زۆر، چونکە لە ساڵانی ڕابردوودا بەوەی هاتنی شەپۆلەکانی سەرما بینیومانە کە جاری وەها بووە بۆ ماوەی هەفتەیەک ڕێگەی گوندەکان لەگەڵ شارەکان پچراوە. ئامادەکاری کراوە لە سنووری پارێزگای ببورە لە سنووری ئیدارەی سۆران بەو پێی کە ناوچەیەکی ساردەوە ساڵانە بەفرێکی زۆری لێ دەبارێت؟ بەڵێ ئازاد، هاوکارانم ئاماژە بۆ دەکەن کە دەنگی من بە ئازاد ناگات. سوپاس بۆ زانێرەکانی تۆ بەو هیواین